بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بنراني زۆر بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێمە و سەرجەم ئیماندارانی ئومەتی محەممەد بێ صلی الله عليه وسلم لەم ساتە پیرۆزەدا کە بەرەو مەغریبی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان دەڕۆین. لەم مانگە پڕبەرەکەتەدا هەمومان بە زمانی بەڕۆژوەوە لە خزمەت دینەکەی خوای پەروەردگار دابین. ئێمەش لەم بەرنامەیەدا کە یەکەم بەرنامەی ناومانگی پڕبەرەکەت و بەخششی ڕەمەزانی پیرۆزە لەگەڵ جەنابتاندا گفتوگۆ دەکەین و توێژ دەکەین لەسەر بابەتە خێزانیەکان، لەسەر بابەتە ئیمانیەکان، ئەوەندەی کە دەرفەت بێ لەم بەشی یەکەمی بەرنامەکەماندا کە بەرنامەکەمان ڕاستەوخۆیە نامەی یەک دوو ئازیزێک دەخوێنمەوە و وەڵامی ئەو نامانە لەوە ئەچێ گفتوگۆ بێ لەسەر ژیانی چەند خەڵکێکی تریش یان کە هەمان کێشەیان لە ژیانە دووبارە هەیە. نامەکە لەلایەن خوشکێکەوە نووسراوە، وەکو خۆی بۆ جەنابتانی دەخوێنمەوە. نووسراوە: ئەسەلام عەلەیکم مامۆستای بەڕێز، من کێشەیەکم هەیە. ئەلحەمدولیلا کەسێکی ئیماندارم، هەموو ڕۆژێک هەنگاوێک لە خوا نزیک دەبمەوە، هەنگاوێکیش دوور دەکەومەوە لە حەرام. سوپاس بۆ خوا. خوای گەورەش خۆشی دەوێم چونکە هەستی پێ دەکەم. ڕێز و حورمەتی زۆری پێبەخشیوم لە ناو خەڵک خۆشی دەوێم، ڕێزم لێ دەگرن ئەلحەمدولیلا. بەڵام هاوسەرەکەم کەسێکی زۆر دوور لە دینە، لە ئێستادا هیچ دینێکی نییە. لەگەڵ ئەوەشدا هەرچی خوا پێی ناخۆشە بەرامبەر من دەیکا. 24 سەعات لە جەنگ داین، ئازاری جەستە و ڕوحم دەدات. هەندێک وشە هەیە بەڕێزان نایخوێنمەوە چونکە پێم باش نییە بخوێندرێتەوە. حیسابی بۆ شای و کۆیلە و لەگەڵ دەکات. لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ بەڕێست و بینەران حیسابی بۆ شای و بۆ شایم بۆ دەکات. پێم دەڵێ تۆ ئەوەی لە پێمدا، پێویستم بە شتێکی تر نییە لە پێی بکەم. بەداوای لێبوردنەوە ئەو وشانە دەڵێم، منیش بەداوای لێبوردنەوە نەمخوێندنەوە. بەس ناچارم، نازانم چی بکەم. مامۆستا هۆکاری چییە؟ هاوسەرەکەم وا دەکات، هیچ گرەیی لە من نییە، جارجار دەگۆڕێت، پێم دەڵێت تۆ باشترین و خۆشەویستترین کەسی منی، بێ هیچ هۆکارێک تێک دەچێت. ئەگەر ئەمە تاقیکردنەوەی خوددا بێت من قبوڵمە، بەس ئەگەر هۆکارێکی تر بێت من دەبێت جیا بمەوە. بۆ زانیاریت نزیکەی 22 ساڵە هاوسەرین. مامۆستای بەڕێز، من بەهۆی جەنابتەوە دینی ئیسلامم ناسی. پێشتر دین لای من بە شتێکی زۆرم لێ دەبیندرا، بەس جەنابەت دینت هێندە جوان و شیرین کرد لە لامان، بە هیچ شتێک وەسف ناکرێت. خوای گەورە تەمەن درێژت بکات و بتپارێزێت لە هەموو بەڵاو موسیبەتێک، نمونەت زۆر بێت. ئەمە دەقی نامەی ئەو خوشکە بەڕێزەیە کە وەکو خۆی بەلابردننی هەندێک وشەکە بۆ بەرنامەکە و ڕووی جەنابتان و خۆشی داوای لێبوردنی کردبوو کە من هەر نەم خوێندەوە، وەکو خۆی خوێنمانەوە. سوپاس دەکەم خوشکی بەڕێزم، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە جەنابیشت بێ، ئەوەی کەوا بەهۆی ئێمەوە ئەلحەمدولیلا لە ئیسلام نزیک بوویتەوە و ڕۆژ بە ڕۆژ بەورە و پەروەردگار دەڕۆی، ئەوە بۆ ئێمە جێگەی ئەو پەڕی دڵخۆشیە. ئامانجی من وەکو فاتح شارستێنی هەرگیز خۆم نە بە مۆزەفی ئەو قابزانیوە، نە بە مەلایەکی پیشەگەر زانیوە لە ڕێی پیشەی مەلایەتیەوە ژیان و گوزەرانم دابینکەم، یان حکومەت و دەسەڵاتێک و وەزارەتێک و ئەوقافێک بتوانێت پێم بڵێ وا بکە و وامەڵێ. ئەوە ئێمە زۆر لەوە خۆمان بە بەرزتر دەبینین بە فەزلی خوای گەورە. ئێمە ئامانجمان بانکخوازیە بۆ دینی خوا. ئالێرەدا ئێستا خوشکێکم ئامانجەکەی من هاتوۆتە جێ. ئەمڕۆ لەم بانگەدا، لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا بە زمانی بەڕۆژوەوە هەمیشە وازام هەموو دنیام هەیە کاتێک خوشکێک ئاینی پیرۆزی ئیسلامی وەکو خۆی ناسیوە. من دین جوان ناکەم، ئیسلام هەمووی وەکو خۆی باز دەکەم. بەڵام سوپاس بخوای پەروەردگار ئەوەی جەنابەت دەڵێ ڕاستە. زۆر مامۆستا بەداخەوە یان خۆی حاڵی نەبووە لە دینی ئیسلام، یان نەخۆشی دەرونی هەیە، دینێکی زبر تند و تیش پڕ لە زەحمەت، کافرکردنی خەڵک، مەویستکردنی خەڵک لە دینی خوا، هەموو شتێک دەبێت بە زۆرم لێ پێت بکرێ. ئەسڵەن ئیسلام ئەمانەی تێدا نییە. دینی ئێمە پێت دەڵێ شت بەهێز ناچەسپێندرێ،
هەموو شتێک لە ڕێی خۆشەویستیەوە دەچێتە ناو دڵی مرۆڤەوە. بۆیە ئیسلام ئەبێ بە خۆشەویستی بچێتە ناو دڵەکانەوە، نەک بە ترساندن، نەک بە هێز و بە زەبر و بە هەڕەشە و بە قسەی ناشرین پێوتن. ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە تۆ ڕێبازی حەقت دۆزیوەتەوە. وەڵڵاهی ئەوە ئیسلامی ڕاستەقینەیە، هیچ زۆرە ملەیەکی تێدا نییە. ئێمە لە ناخەوە ئیسلاممان قبوڵە. جەنابی شتاتوویتە ڕیزی ئەم کاروانە میان ڕەویەوە کە بە ئیزنی خوای گەورە سەرقافڵەکەمان پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئینسانیش کە دینی حەقی ناسی، مشکلەکانی دنیا چەند گەورە بن. ئێستا تۆ لە معانات و مشکلەیەکی گەورەدا دەژی، بەڵام سوپاس بۆ خوا وەکو خۆت دەڵێ چونکە بەرەو خوا دەڕۆی و لە حرام دوور دەکەویەوە، ئەوە تۆ بەختەوەرترین ئافرەتی دنیای، تۆ سەرفرازترین کەسی، تۆش دوعای خێرمان بۆ بکەی ئینشاءڵڵا. دەچمە سەر وڵامی پرسیارەکەی جەنابەت. خاڵی یەکەم ئەڵێ هەست بە چاکی خۆم دەکەم. ئەوە فەزلی خوایە لەسەرت. حەمد و سەنا بۆ خوای گەورە کە خەڵک حورمەتت لێ دەگرێ، کە ڕێزت لێ دەگرێ. بە خوشکی بە ڕێزی خۆم بڵێم ئەم ڕێز و حورمەتەی خەڵک لە دەرەوەی ماڵ هیچی ناگا بەوەی کە لەگەڵ مێردەکەتە ڕێز و حورمەت لە نێوانتاندا بێ. بەڕێزان، حورمەتگرتنی خەڵک بۆ هەر یەکێک لە ئێمە فەزلی خوای پەروەردگارە. و ئینسانی دەروون دروست و ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان ئێوەی بینەرانی بەڕێزیش بەگشتی بە نێر و مێوە، بە کوڕ و کچەوە، بە ژن و بە پیاوەوە، هەموو بینەرانی بەڕێز هەر یەکێک لە ئێمە بەردەوام بە حورمەتگرتن دڵمان شاد دەبێ. خوا نەخواستە بەبێ ڕێزیکردن لەوە ئەچێ بمرین، چونکە خۆمان بە شایانی ئەوە نازانین نەبێ ڕێزیمان پێ بکرێ، نەبێ ڕێزی بە کەس بکەین. ئەم خوشکە بە ڕێزەش سوپاس بۆ خوای پەروەردگار پێت دەڵێم ئەگەر خەڵک ڕێزت لێ دەگرێ ئەوە فەزلی خوای پەروەردگارە. بەڵام خوا نەخواستە ئینسان ئەگەر لە ناو ماڵی خۆیدا ڕێزی لێ نەگیرە، بۆ شایەکانی بۆ پڕ نابنەوە. تۆ ئینشاءالله کە کەسێکی بەڕێزی زمان شیرینی حرمەتی خەڵکت گرتووە، بۆیە خەڵکیش حرمەتت دەگرێ. ئینشاءالله ئەمەش لەگەڵ مێردەکەتە پەیڕەو بکە، بەکاری بێنە، بە ئیزنی خوای گەورە مێردەکەشت دەبێتە یەکێک لە چاکەکاران. خاڵی دووەم فەرمووتە مێردەکەم دوو سیفاتی تێدایە. یەکەم بێدینە، یعنی لە ئێستادا هیچ دینێکی نییە. دووەمیان ببوورە وشەکە بەکاربێنم ئەڵێ بێڕێزە لەگەڵما، وشەکان کە نەمتوانی بیان خوێنمەوە، ئەو وشانە بەرامبەر بە ڕێزت بەکاردێنێ کە هاوسەری ژیانی، کەواتە هەم بێدینی هەم بێڕێزی. هەمیشە دەڵێن لە ماڵەکەماندا 24 سعات جەنگە، نانێکی ڕەحەت و ئاسوودە بەیەکەوە ناخۆین. جار جارێک باش دەبێ، بەڵام دیسان تێک دەچێتەوە. 22 ساڵە هاوسەرین، ئەوە تەمەنێکی یەکجار زۆرە. 22 ساڵ هاوسەرگیری. بەڵام بەڕێزم لەم کۆمەڵە قسەیەدا ئەوە دەردەکەوێت ئێوە بناغەکەتان هەڵەیە، بناغەی هاوسەریتان هەر لە ئەوەڵەوە هەڵەیە. زۆربەی مشکیلەکان ئەو نامانەی کە بۆ ئێمە دێ بۆ بەرنامەی پرۆگرامی خۆشەویستی لە کەناڵی دیمەن و ئەوەی کەوا ڕوبەڕووی دەبمەوە بە تەلەفۆنەکان، بەڕێزان وەکو چی دێتە بەرچاوم، وەکو خانوویەک، وەکو ئەم بینایە. ئێستا ئەم بینایە کە ئەم کەناڵی تێدایە، ئەگە بناغەکەی فشەڵ بێ، ئەگە بناغەکە پتەو نەبێ، ئەگەر ئەندازیارێکی شارەزان نەخشەکەی نەکێشا بێ، بەلاری هاتبێ، ژێرەوەی فشۆڵ بێ، تۆ لەسەرەوە ئەنواع دیواری جوان دابنێ، دیکۆرات دابنێ، هەمووی چراخان بێ، بڕواتان هەبێ ڕۆژێک ڕۆدەچێ، بەرگەی بچووکترین لەرزە ناگرێ ئەو بینایە، هەر هەمووی بەسەرێکە دەڕوخێ. بۆ چونکە ژێرەکەی قایم نییە، ژێرەکەی ئەم بینایە فشۆڵە، ئەو هەموو جوانکاری سەرەوە کە لێی سەرف کراوە سوودێک ناگەیەنێ. دیوارەکە لە ئەوڵەوە بە خواری هاتووە، یەکەم جار سانتینێک بووە، باوەڕتان بێ هەتا دەگاتە چینی 15 و 16 هەم ئەبێتە 17-18 سانتیم بەلانی کەمەوە دیوارەکە لاردتر دەبێتەوە، خوا زیاتر بەرز بێتەوە زیاتر لار دەبێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ هاوسەرگیری با لەسەر دوو شت بێ، کە ئێستا ئەوە لە ژیانی هاوسەری تۆدا بەداخەوە هەستی پێ ناکرێ. یەکەمیان من تەڕضەونە دینەه وخلوقه، هەر کچێک کە شووی کرد ماڵی باوکی و هەروەها کچەکە خۆشی با سەیری دوو شتی کوڕەکە بکەن. یەکەمیان دین و ئیمانی لە بینی خۆی پەروەردگاریدا، دووەمیان ئەخلاق و ڕەوشتی. هەندێک خەڵک هەیە دیندارە، بڕواتان هەبێ بەڕیش و بە سیما و بە سیواک و بە هەندێک دروشمی ئاینی ئەڵێ ئەمە ئیمامی ڕەبانیە، بەڵام کاتێک کە تەماشای ئەخلاق و هەڵسوکەوتی دەکەی بە تایبەت لەگەڵ ژن و منداڵیدا وانییە، کەسێکی دڵپیس، کەسێکی بەگومان، کەسێکی زبر. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو تەنها دیندار بێ، دیندارێکی ڕەوشت بەرز بێ، چونکە ڕەوشتەکە سوود بە تۆ دەگەیەنێ، کە ڕەوشتی جوانیش بەرهەمی دینداریەکی جوانە. ئەو کەسانی کە جوان لە دین گەیشتون ڕەوشتیان جوانە،
ئەو کەسانەی کە دینیان تەنها وەکو دروشمێک وەرگرتووە، یعنی وەکو توێکەڵ وەرگرتووە و ناوەڕۆکەکەیان وەرنەگرتووە، ڕەفتاریان زبرە، زمانیان زبرە، تووڕە و توندن، تەنانەت خەڵک لە دینی ئیسلام دوور دەخەنەوە. بۆیە ئەو بناغی ئێوە نەدینی لەسەر بووە، نە ئەخلاقی لەسەر بووە. ئەوە تا مێردەکەت ئەم هەموو ساڵە 22 ساڵە هاوسەری تۆیە، ئێستا وای لێ هاتۆ نەک بەرەو خوا نەگەڕاوەتەوە، هەر هیچ دینێکی نییە، نەکەر مسلمانیە، هەر دینێکی کەشی ئاسمانیش تەحریفکراویشی وەرنەگرتووە. دومیشان ئەو شانە ئینسان ڕووی نایە باسییان بکە کاتێک کە بەرە ڕووی بەڕێزت وەکو هاوسەری ژیان بکرێتەوە. ئەڵەی بەردەوام لە جەنگین بەداخەوە، تازە ئەوە لێتان بۆتە خوو زۆر زۆر خراپە. ئینسان کاتێک کە خوێک گرتت بە شیری زاری وای لەگەڵ تا پیری. ئێستا بە دڵنیاییەوە ئێوە تەمەندان یەقینم هەیە کە لەسەر و چلەوەیە، چونکەگە لە 18 ساڵی شوتان هاوسەگیریتان کرد بێ کە لەوە زۆر لە دواتریش بوو بێ، بەلانی کەم 18 ساڵی حیسابکە 22 ساڵ هاوسەری تەمەندان 40 ساڵە. 40 ساڵ تەمەنی پێگەیشتنە، تەمەنی ڕوشدە بۆ ئینسانێکی سەلامەت، بۆ دەرون دروست، تەمەنی بە خۆدا چوونەوەیە، تەمەنی بەجێهێشتنی هەرزەکاریە. قۆناغێکە ئینسان دەبێت بە خۆدا بچێتەوە، قۆناغێکە خۆ ئامادەکە ئەبێتە باپیرە و داپیرە. منداڵەکانی کچەکانی شوو دەکەن، کوڕەکانی ژن دێنن، لە تەمەنێکی هەرزەکاری دەرچووە کە عەقڵی هێستا تەواو نەبوو بێ، هێشتا بەسەر زمانی خۆیان زاڵ نەبێ، هێستا هەندێک وشە کە ڕەنبێ لە تەمەنێکی 18 ساڵی بوەشێتەوە، بەڵام لە 40 ساڵێک ناوەشێتەوە. ئەم وشانە لە ناو خێزاندا بەکارپێندرێن. مەترسیەکەی گەورەترە، بەڵام ئەڵێن خۆی شیری تاپیری، من دەڵێم خۆی شیری ئەگە تەرچی نەکەی بە ژیری لەگەڵ تاپیری. با ئێمە ئەمەشی تێ بکەین، وا خەڵک مەویستمە قەت خەڵک مەویست ناکەم لە گۆڕانکاری لە بە خۆدا چوونەوە و تویانت خۆی شیری هەتا پیری، بەڵام من دەڵێم خۆی شیری ئەگە تەرچی نەکەی بە ژیری لەگەڵ تاپیری. ئێوە 22 ساڵی هاوسەری 24 سعات جەنگە لە نێوانتاندا، واتە ڕووتان بەرەو ڕووی یەکتر کراوەتەوە. حرمەت و ڕێز لە بینی ژن و مێردایەتیتانە بەداخەوە دەڵێم نەماوە، خوا بمان پارێزێ. بۆیە ئەبێ ژیرانە بیر بکەنەوە. هێشتا دەرفەت هەیە، هێشتا تەرچی بکەن بە ژیری. زمانی خۆت بگەست زەکاتی ویشتت ئەم وشانە بڵێ هەردوو لاتان بەرامبەر یەک. دیارە ئەو پیاوە کە لێرە نییە و وجودی نییە و قسە ناکە، ئێستا جەنابەت لە نامەکەت قسە دەکەی، بۆیە دەبێت جارجار دیفاعیش لەو بکەین. ئەبێ ئەمانە و هەڵوێستنواندن نەبێ. سوپاس بۆ خۆ تۆش سەرەتا دینن نەبووە، ئەڵی لە ڕێی وتارەکانی ئێوە ئەلحەمدوللا دینی ئیسلام وەکو حەق ناسی. تێگەیشتم دینی ئیسلام دینی خۆشەویستیە، دینی زۆرە ملێ نییە، دینی زەبروەشاندن نییە لە بەرامبەر. بۆیە ئەم پیاوە بەڕێزەش خۆزگە ئاوا گوێی لە دین بگرتایە. من ئێستا بە جەنابەت دەڵێم، بڵێ پیاوەکە وەرە هەفتانەی یەک جار گوێ لە وتارێکی بۆ منت بەدڵە، مامۆستا فڵان کەست بەدڵە، دکتۆر فڵان کەست بەدڵە، ئەلحەمدوللا بانخواز لە کوردستانە یەکجار زۆرن. بڵێ وەرە با نیو سەعات، با 40 دقە، با 20 دقە هەفتانە ئەو هەموو شتە گوێ لێ دەگرین، گوێ لە وتارێکی ئاینی نەرمونیان بگرین. باسیکی ژیانی هاوسەری بوو، وتارەکان ئێمە بە زۆری باسی هاوسەریە، باسی ژیانێکی بەختەوەرە بۆ مرۆڤ، باسی بینی خۆت و خوای پەروەردگار چ کاردانەوەیەکی دەبێ لەسەر ژیانی ڕۆژانە واقعەت، لەسەر ژیانی منە و ماڵ و منداڵت، چۆن ئیسلام فێری زمان پاکی، فێری دەروون پاکی، فێری ڕێز و حرمەتت دەکات. بڵێ وەرە با دانیشین بەیەکەوە. من لەو بڕوادام ئەو پیاوەش دڵی بەر نییە، تۆ چۆن ئەلحەمدوللا بەرەو خوا گەڕایتەوە، وەڵڵی خوشکە باشەکەم، دەتوانی کاریگەریشت لەسەر مێردەکەت هەبێ. ئەگەر بوو باشە، ئەوە نوری عەلا نور، ئەگەر نەبوو تۆ لای خوا ئەجر و پاداشتێکت هەر بۆ نووسراوە. و گرنگەوەی ئینسان توێشەبەرەی قیامەتی خۆی پڕکە. ئەڵێ چارەسەر ئەوەیە جا ببمەوە، ناوەڵڵا من قەت ڕێنمایی کەسێک ناکەم بۆ جیابوونەوە. 22 ساڵ هاوسەری تازە درەنگ بووە، درەنگە، بەڵام زووە هێشتا دەرفەت هەیە بۆ خۆچاکردن. ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. پەروەردگار دەفەرمێ ئەتوانن کەوا چی خراپەیە بە چاکە پاڵی پێوە بنێ. ئێستا قسەی زبر دەکە، ئەو وشە ناشینانی کە من لە ڕوو نەهاتبیان خوێنمەوە، تۆ ڕەدی مەدەوە، تۆ ئەو وشانە نە، تۆ ڕێزی لێ بگرە، تۆ حرمەتی لێ بگرە، تۆ بڵێ بەداخەوە من لەوە ئەمڕانە دەبینی هاوسەری بەڕێزم ئەم وشانە بەرامبەر من بەکاربێنی، ئەها جاری وایە دیارە بەرەو باشی دەگەڕێتەوە. لەو کاتانەدا کە هەست دەکەی باشە، کە دەڵێت تۆ بە هەموو دنیا نادەم، تۆم زۆر خۆش دەوێت بە فرسەتی بزانە، دەی بڵێ بەخوا منی جوان، من لە تۆ زیاتر شەی دای تۆم، من خۆشەویستی زیاترم بۆ تۆ هەیە، هاوسەری بەڕێزم، بەست خوا ئەو وشانە دەروونم وێران دەکات. جاگە ئەم پیاوە دوو مرۆڤەیە، ئەگە ئەم پیاوە بەڕێز بێ، کەریم بێ، یان خوا نەخواستە دوو لە ئەو لە بەڕێزیش لە ئیم بێ، دیاری دەکات.
متنبي كاتي خوي وتويتي إذا أنت أكرمت الكريم ملكته وإن أنت أكرمت اللئيم تمردا. إنساني بريز بحلمات أجر ريز اللي أجر هر ديكي بكوي لي خود ناچار دەبێت ڕێز لێ بگرێتەوە. ئینسانی بەڕێز و بە حلمەدۆک و جەنابتان ئەگەر ڕێز لێگرت بەخوا ناچارە ناتوانێت بێ ڕێزی پێ بکە مەلەکتە و زاڵ دەبی بەسەریە ناچاری دەکەی ڕێز لێ بگرێ. ئینسانی لەئیم ناکەس بەچە ناپەسند پەنا بەخوا تا ڕێزی لێ بگری ئەو شوڵی لێ هەڵدەکێشێت تا تۆ حرمەتی لێ بگری و بێ حرمەتی پێ دەکات جا بۆ دەردەکەوێت. بەڵام تازە ئەوەندەی کە 22 ساڵ تەمەنتان بەڕێ کردووە نەنووسیەوە مناڵتان هەیە یان لەو بڕادە میشەڵا مناڵی ساڵحیشتان هەبێت لە بەینتاندا من دەڵم هەمیشە سەبر بگرە ئارام بگرە خوا بەکاری وا ڕازی نییە خوا پێی خۆش نییە هیچ دێ بەبێ ئیزنی خوا ناکرێت بەڵام خوا ئەمری بە فەحشا نییە ئەمری بەوە نیە بێڕێزی بە ژن بکرێ بێڕێزی بە پیاوە بکرێ بێڕێزی لە ناو هاوسەراندا هەبێ بۆی هێندە ناڕەحەت نەبی بەڕێزم ئەوەندە چاوەڕێی چاکە لە مێردەکەت مەکە ئاو دڵنیا بە تۆ بەردەوام چاوەڕێی وەکو ئەو ساتانی کە جارجار دێ و بەسەریا و خۆشەویستیت بۆ دەردەبڕێ و مرتاح دەبی هەمیشە چاوەڕێی ئەو بارودۆخە خۆشانە مەکە. ئینسان کە چاوەڕێی ئەوەندە خۆشی لە بەرامبەر نەکرد ئەوەندە ئازاری دەرونی ناکێشێ. بەڵام بە خۆشتاندا بچنەوە بەڵام بە خۆتاندا بچنەوە. ئێمە بەشی یەکەمی بەرنامەکەمان تەواو بوو بەڵام ئەم بابەتەش عەرزی جەنابەت دەکەم ئەگەر برایانی کۆنتڕۆل 1-2 دەقەیترم بدەنێ ئەچینە ناوبڕ و دوای بەرنامەکەمان ڕاستەخۆی و پەیوەندیەکان ئینشاءالله وەردەگرین. بە بەڕێستان بە هەموو بینەرانیش دەڵێم وەڵاهی زۆر جار ژن و مێرد وەکو ئێوە هەبووە بەڵام دوای بەخۆیاندا چوونەوە. من ئەمە قسەی خۆم نییە وە قسەی کەسی ژوار ناگرم بۆی باسکرد دەبم وە قسەی تەلەفۆنیش باز ناکەم من قسەی کتێبتان پێ دەڵێم. کتێبێک هەیە فن التعامل واكتساب الأخلاق نووسری بەناوبانگی جیهانی ئیسلامی ئەحمەد ناصری الطەیار نووسیوێتی طەبعی یەک چاپی یەکەم ساڵی 2022 کتێبەکە چاپ کراوە لە لاپەڕی 253دا عینی ژیانی ئێوە کەسێک بۆ دکتۆر ئەحمەد ناصر الطەیاری باس کردووە ئەویش لە کتێبەکە فن التعامل تعامل واكتساب الأخلاق لە لاپەڕی 253دا تۆماری کردووە. ئەم کتێبە تازە چاپ کراوە 2022. ئەڵێ برایەک بۆی گەڕامەوە دۆستێکی نزیکم وتی مامۆستا 25 ساڵی ڕێکە من و ژنەکەم ژیانێکی خۆشمان نەبووە 25 ساڵە هاوسەرین یەک ڕۆژێک نەبوو نانێک لەسەر سفرەمان بەبێ ئاژاوە بخورێ ڕۆژێ نەچوومەوە ماڵەوە شەوێکمان نەکردەوە بەبێ دەمەقاڵی و بەبێ عاجزبوون لە یەک ڕۆژێک دوای 25 ساڵ تەمەن کە هەموو تەمەنم سوتا لە بینی ئاژاوی هاوسەریدا پەنا بەخوا لە هەموو دوژمنایەتێک ناڕەحەتترە ئەڵە ڕۆژە بە خۆمدا چوومەوە باشە من نوێژ دەکەم خێزانیشم نوێژ دەکە وەڵڵەهی دیندارین هەردووکمان ڕەوش بەرزین خیانەتی هاوسەریمان نییە ئەم لاولامان نییە نانی حرام ناخۆین ئەی باشە بۆچی ئەم ماڵی ئەمە 25 ساڵە ئاژاوی لێ نەبراوە ئەڵە بە خۆمدا چوومەوە وتم با سەیری خۆم کەم پێشەوە هاسەیری هاوسەرم کەم تەماشام کرد دیقەتمدا من کابرایەکەم زۆر لەسەر شت دەڕۆم کەثیر اللەومم یعنی زۆر لۆمە دەکەم جار هەیە یەک تۆز چایەکە سار بێ ئامادەم مشکلەیەک دروستکەم بێمەوە خواردنەکە لەسەر سفرەکە حازر نەبوو بێ و 10 دقە تاخیر بێت دنیام وێران دەکرد ئەمود باوکیشم کاتی خۆی نەسیحەتی وا کرد بم ڕۆڵی گیان ژن یەکەم جار بە لووتیەوە چوو بە سەریەوە چوو دوازی زیاتر فێر دەبێت دەهاتمەوە تۆزە ماڵەکە شپڕێ بوو منداڵەکان شتیان فڕێدا بوو ئیتر دەمکرد بە هەرایەکی گەورە ئاژاوەکە دەستی پێدەکردانەکە بە خۆشی نەدەخورا مناڵ فەقیرە هەمووی دەتۆران دڵیان عاجز دەبوو بۆم دەرکەوت من کابرایەکەم زۆر لۆمەی هاوسرم دەکەم ئەویش مرۆڤە جار هەیە نەخۆش دەبێت جار هەیە تەماڵی دەکا جار هەیە لە ماڵ نابێت جار هەیە میوانی هەیە جار هەیە مناڵەکان عەزیەتی ئەدەن ئەڵێ بە خۆمدا چوومەوتم شەر بێ لەمەوە دوا لە بەیانی و ژیانی خۆم بگۆڕم هاتمەوە وەک پێویستنان حازر نەبوو جار و بەر جل و بەرگ لەوێ فڕێدرا بوو گەسک نەدرا بوو هەر باسم نەدەکرد زیاتر ڕێزی ژنەکەم دەگەر حرمەتم لەگەڵا دەنوان ئەڵێ سێرم کرد ئەم ژنت چۆن لەگەڵ من ئاگۆڕا ئەمجا بەڕاستی ئەو داوای لێبوورنی لێ دەکردم ئەمجا داهاتی گوت پیاوەکە خۆ داوای لێبوورن دەکەم وەڵڵی فریان نەکەوتم گەسکێک بدەم بەو خوا داوای لێبوورن لێ دەکەم گەردنم ئازا کە تۆزە خوانەکە تاخیر بوو لە بەیانی تۆزە سرم دێشە ویستم 10 دقە پشوو بدەم سەعاتێک خەوم لێکەوت بوو تۆزە نانەکە تاخیر دەبێ سەیرم کرد باش ئێمە جاران ئاژاوی 2 ڕۆژ لەسەر ئەم بابەتە دەبوو ئێستا ژنەکەم داوای لێبوورنم لێ دەکا بەرهەمەکەی ئەوە من بە خۆمدا چوومەوە کە من ڕەفتارم گۆڕا ئەویش ڕەفتاری گۆڕا دوای 25 ساڵ بڕیارماندا ژیانێکی نوێ دەست پێ بکەین ئێوەش دوای 22 ساڵ دەتوانن ئینشاءالله ژیانێکی نوێ دەست پێ بکەن بەڵام لەگەڵ جیابوونەوە دانی من قەت ڕێگەی جیابوونەوە بۆ هیچ ژن و مێردێکدا نانێم تۆ هەوڵ بدە بە ئیزنی خوای گەورە بەرەو دینی بێنە لە دینی ئیسلام بەگوێگرتن لە وتار بە هاتوچۆکردنی مزگەوت ئەگە هەفتەی یەک جاریش بێ بەس بە وتاری جومعە بچێ لەم ڕەمەزانەدا یەک شەوی تەرایح بچێ ئەم قەرەباڵغی و دین و ئیمان و بەرەکەتەی ناو مزگەوتەکان ببینێ وەڵڵاهی ژیانی دەگۆڕێ ئەگە بە قسەی کردی تۆ دەبی بە مامۆستا و بانخواز بۆی هەتا قیامەت ئەجرەکەت کۆتایی پێ نایە ئەگە بە قسەی نەکردی
ژیان درێژە پێ بدە ڕازی بە بەشی خوای پەروەردگار هێندە چاوەڕی چاکەی لێمەکە بۆی ئازاری دەرونی کەمتر ببینی. بەڕێزان ناوبڕێکی کورتمان لە بەردەمدایە بەرنامەکەمان لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا ڕاستە و خۆیە ئینشاءالله پەیوەندی تەلەفۆنەکانتان وەردەگرین. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز و ئازیز هاتینەوە خزمەتتان بەرنامەکەمان ڕاستە و خۆیە بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دەتوانن پەیوەندی بکەن بابەتەکانمان گفتوگۆ بکەین لەسەر بابەتە ئیمانی و دینیەکان پەیوەست بە مانگی پیرۆزی ڕەمەزان پەیوەست بە گرفتە خێزانیەکان بەڵام یەک تکایەکم هەیە هەر کەسێک کە باسی گرفتی ناو خێزانەکەی خۆی کرد باوا باشترە ناوی خۆی نەڵێ یان بڵێ دایکی فڵان کەس یان باوکی فڵان کەس و کۆمەڵە بابەت هەیە چونکە ئەم پەخشانە ڕاستە و خۆ دەڕوا و لەوەچی لە شوێنی تر وەری بگیرێتەوە باخوا نەخواستە لە جیاتی مەڵحەم و دەرمانێک بکەینە سەر برینەکان زیاتر نەکولێنەوە بە ئەو پەڕی ڕێزە یان دەتوانم بەڕێستان زۆر جار ڕێنمایی دەکەم بڵێ ئەگەر کەسێک ژیانی وا بێ مەڵێ من وام دەوەرچێ هاوسەری بەڕێزت کە سوکار بیبیستێتەوە یان گوێی ئەم بەرنامەیە ببینێ خوا نەخواستە لە جیاتی چارەسەر بە ئێمە گرفت گەورەتر نەکەین بڵێ ئەگەر مەمۆستا کەسێک ژیانی لەگەڵ هاوسەریە ئاوا بێ ئەگەر کەسێک بێ هاوڕێیەکم وایە ڕاستە و خۆ باسی ژیانی خۆتان لەسەر هیچ تەلەڤیزۆن و بەرنامەیەک مەکەن بەڵام دەتوانی پەیامەکەت خۆت بە ناڕاستە و خۆ بگەێنی و وەڵامەکەی پێویستیش وەربگری پەیوەندی یەکەممان لەسەر هێڵی تەلەفۆنە باخانخان فەرموو خوشکم فەرموو خاتو باخان فەرموو بەڵێ دیارە خاتو باخان پەیوەندەکەی دەمێکە لەسەر هێڵ بووە ئینشاءالله هەوڵ بدە خوشکە باشەکەم پەیوەندەکەت وەرگیرێتەوە ئێمە لە خزمەت تابین بەڵێ خوشکە کاڵە فەرموو خۆت ئەمان بۆ بکە وەری بگرینەوە تۆزە مشکلەمان هەیە دوعام بۆ بکە ئیشەڵڵا وەری گرینەوە و خۆشم نەخۆشم دوعای خێرمان بۆ بکە توخوام وەسەگیان یا ڕەبی خاتو کاڵێ خوشکی بەڕێزم بە دوعای ساڵحەم بەڵێ گوێبیستی دەنگی جەنابتم بەڵێ گوێبیستی بەڵێ فەرموو ئینشاءالله بە دوعای ساڵحان بێ خاتو کاڵێ پەیامەکەت گەیشت ئینشاءالله خوا شیفای بەخێریشت بدا و مشکلەکانیشتان بۆ حەلکە بە ئیزنی خوای پەروەردگار خاتو باخان فەرموو الو بەڵێ باخان خان فەرموو سلام علیک عەلەیکم السلام ورحمة الله وبركاته خوشکە باشەکەم دەستخۆشی و بەرنامە جوانە لێەکەم خوا لە ڕازی بێ خوشکە باخان زۆر سوپاس من خۆم شخصی خۆم زۆر سوودم لە بەرنامەکە بینیوە هەموو کاتێک سەیری یەکەم خوای گەورە پاداشتی باتەوە بینەرێکی زۆر بەرنامەکەی تۆ یاخوا سەلامت بن خوشکە باخان زۆر منیش سوپاسی جەنابتان دەکەم بەرنامەکەمان بە جەنابتانەوە جوانە بەڵێ فەرموو مامۆستایان دوو پرسیارم لازم نەبێ بەسەر چاوان فەرموو پرسیارێکەمت خوشکی من 13 ساڵە هاوسەرگیریم کردووە لە ماوەی ئەو 13 ساڵە 5 ساڵ بڵێن ئێمە لە خانە کرێە بن خانی خۆمان نییە لە خانیەکە بم خانەکە تقریبا هەر 30 مەتر بوو زۆر بەیەکۆ ژیانمان خۆش و 5 ساڵ لەو هۆدەیەکە بن هۆدەکە ئەو پەڕی 30 مەتر بوو بەڵام دوای و ماڵە تێکیان لە ئێمە هاتینە خانوێکی تر هەر بەکرێ تقریبا ئێمە 6 ساڵە لەو خانووای بەس کە هاتینە ئەو خانووە سحریانی لە هاوسەرەکەم کرد ئەوە 6 ساڵی ڕێکە تقریبا 4 ساڵە بێ وتیان ئێوە چونەتە ئەو خانووە سحرانێکی تر ئەم پیاوە باشە بێ ماما باشە بێ ماما وای بێتەوە یعنی نازانم هۆکاری ئەو سحرەیە ئەو پیاوم وایە یعنی بەتاڵە کرێتەوە بەس جنەکە هەر لە جانیانی جاری وایە ئەڕوا باشە بێ جاری وایەتەوە ناگیانی بەس پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەم هۆکاری ئەم سحرەیەکە ئێمە ڕاستە پێ بڵێم بەرەکەت لە ماڵمانە نییە خۆمان نوێژ و ڕۆژ و گریشم من خۆم ئافرەتێکی داپۆشراوم نوێژ و ڕۆژ و گرم مدینە زۆر قایمم بەڵام ئەو خانێکی ئێمە چونێتە ناویەوە ئێستا حالێ لەم خانوام ئالیز بڵم خانێکی وها نییە بڵم گەورێ ئەو پەڕی بۆ 45 مەترە بێت بەس ژیانی پیانە قەناعەتی هەیە ژەمێ یعنی یەک ژەم بە ئیسراحەت ناخۆی ئاژاوە لە ماڵمانەیە من پێ دەڵم ئەو کاتێک کە لەو خانوا بووم 5 ساڵ یعنی جارەوە بە هەفتەیە چ شتێکم لێنێ زۆر زیانم خۆش بوو لەگەڵ هاوسەرەکەم بەس کە هاتمە ئەوە هەموو گۆڕا بەس پێشتریش ئەم خانووی کە من ئێستا تیایان دوو ئافرەتێکم تیا تەڵاق دراوە ئێستاش من ئەوەی هاتی لە پێناوی بەم کێشە ئەتمێنەوە بە هاوسەرەکەم با بڕۆین ئەوە هەچەرەکەم ناتوانم ئەم خانە جگرم کە کرێشە جا من پرسیارەکەم ئەوەی ئایا مامۆستاگیان هۆکاری ئایا خانی هەیە کە
ناخۆشی بێنێ ئەوان خانە و بۆی هێشت بۆیە یعنی لەڕووی هەموو شتێکۆ ژیانمان ناخۆشە بەس دوعای خێریشم زۆر ئەوێ بۆی هاوسەرەکەم خی گەورە شفای بۆ بنێرێ و داوا لە بینێرانی شەکەم دوعای خێرم بۆ بکەن بەڕاستی ژیانم زۆر ناخۆشە زۆر هەتاڵی ژیانم ناخۆشە کە بەیزنی خی گەورە بەڵێ دەستی خۆش و خی گەورە سەرکەوتوو بکە. خوشکە باخان پامەکەت گەیشت سپاس بۆ جەناب سپاس بۆ متمانەت خی ئیسلاحی حاڵی هەموو لای بکات دەستەکانی جەنابیشت خۆش بە خی گەورە دەستپێرین خوارد لەگەڵ بەسەرجامدا دەیژەن برای خۆشەویستم باوکی ڕێبین فەرموو. السلام عليك ماما ساجان. عليكم السلام ورحمة الله باوشي ريبين براي عزيز ماما صباح حاضر لقد جنابته بتوارم قفتوه بكينو لم إيماني رمضاني بيروزا كلم برنامجواني جناب بيشكرشكي يوادار مسلمان ببو خلشي مسلماني كل سال إن شاء الله. زۆر سپاس باوکی ڕێبین بە ئیزنی خوای پەروەردگار ئێمە شەرامانجمانەوەی إن شاء الله تعالى فەرموو جانێ بشین. ماما ساجان من تقريبا فتريك زۆر عصبیم يعني ناتوانم مسەیتە بم بەسەر سی خۆمە بەڵێ هۆکارەکەشی نازانم مەسەلەی عادی و ئیمکانێت وانەیان نییە بەس من خۆم خانوویەکەم دروست کردووە تقریبا هەستی وا پێەکەم تقریبا 4 ساڵەوە 4 ساڵ ینی مسەیتەر نیم بەسەر نەفس خۆماوەی دێتە سەر زەمانم نایگەڕێن دوای دروستکردنی ئەو خانووە لاتوە وەڵی زیاتر من وا مەستم کردووە لە ناو خانووەکەدا دەژین ئێستا بەڵێ لەسەری قەرزار و شنی کاک باوکی ڕێبین نانە هیچ قەرزانی مشکوانم نییە لەخوا بەزم باش بەڵێ بەسەر چاوی شەڵا دووشتی مەسەلەی لەخوا بە زیادێ لە ڕووی دیانەت و حەج و عمروانم گشت کاملەتەوە یعنی ئەمەیە مسەیتەر یەکی قساکە جوابێ دەمە حەزەکەم ئەسمەوە ینی لێ بدەم ینی مەجارەوەی تیان نییە ینی کە قساکە نامێت کۆتا گوێم لە قسەکەی بکەسە تا قسەکاکە حەزەکەم هەستم ینیەوەنە جاران وانەبووی کاک حاجیە نەخێر پێشتر وانەبووی بەڵێ ئەیتر ئەوە هۆکارەکەی نازانم جەنابەت بەچوان ئینشاڵڵا بە ئیزنی خوای گەورە من بە ئەوەندەی بتوانم ڕێنمایەکی خێری جەناب دەکەم کاک حاجییان باوکی ڕێبین سپاس بۆ جەنابەت مامۆستا سپاس بۆ پرسیارەکەی جەنابیشت کاک حاجییان خوای گەورە هیدایەتی هەموو لایەک بدا سەرچاوم برای شیرنم خوا لەگەڵ بە قوربان سەرچاوم دایکی ئیمان بەڵێ دایکی ئیمان خوشکە باشەکان فەرموو دادەگیان سلام ئەستا باشن سڵای خوا لە بەڕێزت خوشکی بەڕێز وڵای مامۆستا دوو پرسیارم هەیە یەک ئەگەر دوعا لە شەخصە بکەی برێ حسب الله ونعم الوکیل ئەوە نەحبارە بیاننا ئەگەر ئەو کەسە ستەمی لێ کردبی ئارە وەڵا ستەمی لێ کردم بەسەر چا ئەویشت بڵام دەدەمەوە ئینشاءڵڵا بە زەحمەت مامۆستا من لە خانوویەکەم خانووەکەیت ئایبی نییە بەڵام دڵم تێتوندا گەر بچمە دەرەوە خۆشترا بچمە شوێنە بچمە ماباوکەم بچمە ماکەسکارم لە ماڵی خۆتانەوە لێ لە ماڵی خۆمە نێژەکەم ڕۆژ و ئەگرم عیبادەتم ئەکەم بەس بەدێمە ماڵەوە دڵم تون دەبێ ما خانووی خۆتانیان کرێچین خوشکە ناوەڵڵای خانوو خۆمە دەمێکە لەو خانوەدان ئارە وڵا دەور نێزگەی وا 13 ساڵە ئەو 13 ساڵت لەکەیەوە لێ هاتووە کە لە ناو ماڵەکە وڵای نێزگەی 3 ساڵ پیاوەکەشم ئیشەکەوانی ئیششتی بەڵام بەرەکەت لە پاریانە ئیشی چ دەکە ئاخر وەستایە بەڵێ والله ئینشاڵڵا بەرەکەتان لە ماڵا هەیە بەڵام بەخوا فەقیرە وەستایش خۆلەوەچە هەموو ڕۆژی ئیشی نەبێ وەک پێویست کارەکەی فەقی لە ڕۆژێ هی لە کوردستانە 4 ڕۆژی ئیش نییە ئینشاڵڵا و بێ بەرەکەتی نییە ئینشاڵڵا ئیشتن بەرەکەتان لە ماڵدایە باش خوشکە باشەکەم دایکی من ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم دایکی من ئینشاڵڵا دەست خۆش بخوا دەزای خێرەداتە خوشکە باشەکەم دایکی من خوا لەدار بێدادەیگەن خوا لەگەڵ بەسەر چاوم بەڵێ لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان دایم بەڕێزان بەڕاستی ئینسان ئەم مانگی پڕبەرەکەتە بەوە خۆشە کە تەوەری یەکەمی بەرنامەکە باسی گرفتی خوشکێکمان کرد بەوە خۆشە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان کە ئینسان دوو کاتی زۆر بەرەکەت لە مانگی ڕەمەزانە دەبیندرێ لە ماڵەکاندا یەکەم کاتی پارشێ و دووەمیان کاتی بەربانگ واللهی ڕەمەزانەگە هەر هیچی تری نەبێ ئەم دوو کاتە بەڕاستی خۆشی دەخاتە ژیانمانەوە خۆشی دەخاتە دڵمانەوە بەڵام کەی خۆشە واللهی خۆشی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان بەو کاتەوەیە کە عایلە خێزان هەمووی تەبابێ
ئەزانی چەند بە چێژەکە پاشیوان هەموو بەیەکەوە هەڵدەستی ئەگەر تەنها خورما و ئاو بخۆی چ چێژ و تامێکی هەیە ئەزانی ئێوارنەکە بەس شۆربای نیسکەکە بخۆی بەس خێزانەکە ڕویان لەگەڵ یەک خۆش و لە دەوری سەفرەیەکە بە تەبایی کۆ ببیتەوە وەڵڵاهی بەختەوەرترین نانە چونکە برسیتە لەسەری و ئەزانی ئەو شۆربایە لە هەموو خواردنەکانی پێشتر خۆشتر بووە بەڵام بە یەک مەرج تەبایی ناو خێزانەکە هەبێ خۆ تەبایی بخاتە ناو خێزانەکانمانەوە پەیوەندێکمان لەگەڵە بەڵێ دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم. سلام علیکم مامۆستا. علیکم السلام و رحمة الله دایکی محەممەد. مامۆستا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. دەستی جەنابی ئینشاڵڵا سەرکەوتو دەبی ئینشاڵڵا خوای گەورە پاداشی خێری بۆ دەداتەوە ئینشاڵڵا. مامۆستا پرسیارێکم هەیە. مامۆستا ئەمن ئێستا تەمەنم 32 ساڵە. پیاوەکەشم عمری 33 ساڵە. مامۆستا پیاوەکەم حەزی لێ ئەمە منداڵەشکەمان ببی. ئەمیش ئافرەتەچی بەدین و ئیماندار و قورعان خوێن و یعنی زۆر حەزم لێ نییە منداڵەشکەمان ببی. بەس ئەو زۆرم لێ دەکاتن بەمیشدە لە گەردەنت ئازا ناکەم ئەگەر نهێلی ئەمە منداڵەشکەمان ببی. بەخۆشم چار منداڵم هەیە منداڵەکانیشم گەورەنە یعنی نییە بەس ئەو زۆری حەز لە منداڵیە. بۆچی حەز لێنێ خوانە دایکی محەممەد خوانە خواستە نەخۆشی تااقەتی مناڵ بەخێوکردن ناوەڵە مامۆستا هیچ عیبم نییە لە خوای بەزیاد نەخۆش نیمە نەخۆش درێژخایەنیشم نییە الحەمدولله یەخوا تەندروست باش بەس منداڵەکانم گەورە بوون یعنی هەندێک شەرمەک هەیە کە منداڵ گەورە دەبیتن. ئەوە تێستا گرفتەکەمان دۆزیەوە ناوەڵا لای من وا نبینم ئێستا گرفتەکەی تۆمان دۆزیەوە الحەمدولله. لە دینی ئیسلام لەگەڵ عورفی کۆمەلگادا دووشتی لێک جیاوازنی شەڵا لە درێژەی بەرنامەکەدا دایکی محەممەد خوشکە باشەکەم خوشکی گەورەم گوێبیست بە ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم بەسەر چاوان ئینشاڵڵا بەرەکەت دەکرێتە ژیانتانەوە. سوپاس بۆ بژمانەی جەنابەت خوشکە باشەکەی من خوشکی گەورە و بەڕێزم خوا لەگەڵ دایکی محەممەد خوا لەگەڵ خاتوهۆنیا وەکو دوا پەیوەندی خوشکە باشەکەم فەرموو. سڵاوی خوا لە بەڕێستان خاتوهۆنیا خوشکی باشم. سڵاو لە تۆش مامۆستا هەر لەش ساق و سەرکەوتوبی ئینشاءڵڵا لەگەڵ ئێوەی بەڕێزیدا خوشکە باشەکەم. منت خێر و بەرەکەت بێ و تەندروست باش بی ئینشاءڵڵا. وەڵڵاهی مامۆستا گیان من پرسیارێکم هەیە. پرسیارەکەت بکە خوشکەکەم. من پیاوەکەم نەخۆشە بەس نەخۆشیەکەی وان نییە کە وەندە بڵێ هینە 8 ساڵە نەخۆشە لە 2006 شەکرێتی زۆر بێتەحەموولە. بەڵێ ذاکەوە هي مامۆستا ئەمە دەبێت تەحەموولە یعنی هیچ تەحەموولی نییە ڕچاویمان هیلاکی من ناکا من خۆم زۆر هیلاکم تر هەندێک لە ڕقم هەڵدەستێت و ئادەکەم بزانم تا چەند گوناحبار دەبن لە کاتێکە کەوت تووڕە دەبێ مامۆستا زۆر تووڕەیە زۆر بێتەحەموول ئەنجا هەر حەزی لە میوان و لە خەڵکوکە میوان و خەڵکی دابێ هیچ کێشەی نییە یعنی دنیا ئاو بیبە. دەکەت پیاوێکی پیاوانەیە هەر پیاو کە حەزی لە ماڵ و میوانەوانە بۆ نیشانی پیاوی پیاوانەی شەڵا شکری خوا لەسەر بکە بە سەر چاو قسەت بۆ دەکەم خوشکە هۆنیە ئینشاڵڵا بەختەوەر دەبن دادەگیان خوشکە باشەکەم خوا لەگەڵ بێ خوشکی بەڕێزم خوا لەگەڵ بێ دایکی من خوا لەگەڵ بێ سەر چاو ئینشاڵڵا خێر و بەرەکەتی ڕەمەزان لە ماڵی هەموو دایەکماندا بێ بە ئیزنی خوای گەورە خوا لەگەڵ بێ سەر چاو. بەڕێزان ببورن کاتی بەرنامەکەمان دەبێت وڵامی ئەو پرسیارانە وەکو خۆی بدەینەوە داوای لێبوردن لەو بەڕێزان دەکەین کە لە سەر تەلەفۆن بوون و نەمانتوانین تەلەفۆنەکانیان وەرگرین ئینشاڵڵا تەمەن باقی بێ لەسەر خێر کاتانێکی تر لە خزمەتتاندا دەبین هەموو هەفتەیەکی مانگی ڕەمەزان تا مانگی ڕەمەزان تێدا پەڕێ ئەگە خوای یارمەتی مام بدەین ئینشاڵڵا منیش بتوانم بێمە بەرنامە بە ئیزنی خوای گەورە هەموو ڕۆژانێکی پێنجشەممە سعات 5 بۆ 6 بەرنامەمان هەیە هەموو ڕۆژانێکی پێنجشەممەی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان ئینشاڵڵا دەرفەت دەبێت لە خزمەت پەیوەندیەکانی جەنابتاندا بین. دەسمە سەر وڵامی پرسیارەکان. باخانخان فەرمووی 13 ساڵە هاوسەرگیریم کردووە 5 ساڵ کرێچی بوون لە خانوویەکی سیمەتریدا لە ژوورێکدا بەڵام ژیانێکی خۆش و پڕبەرەکەتیان هەبووە 6 ساڵە دیسان هەر کرێچین خانووکەشیان وەکو پێویست نییە. بەڕێزت فەرمووت باخانخان ئەڵی سحرمان لێکراوە ماوە باش دەبێ و دیسانەوە خۆی لێ دێتەوە بەرەکەت لە ماڵماندا نییە و خانووەکەش هەر بچووکە لەم خانووەدا کە ئێستا تیادەژین و ئێوە وەکو هاتوونە ئەم خانووەوە ئەم 6 ساڵە نانی خۆشیتان نەخواردووە بەردەوام ئاژاوە لە ماڵتاندا هەبووە ناڕەحەتی زۆرترتان هەبووە لە خۆشیەکان ئەڵێ لەم خانووەدا 2 ژنی تر تەلاق دراوە. من یەکشت بە بەڕێزت دەڵێم ئێوە مادام کرێچین ئەم بابەتە من دڵنیا بکەم خوشکە باشەکەم تۆ سحر لێ نەکراوە بڕاتەن هەبێ میلەتی ئێمە بەداخەوەم ڕێزی تایبەتیم هەیە خات و باخام بۆ جەنابەت خوشکەکەی من
و بۆ هەموو ئێوەی بینەران و ئازیزیش هەندێک مامۆستای ئاینی بەداخەوە کە سابەتەکەیان لەسەر ئەم سیحر و سیحرکاریەیە بەداخەوە مەلانین ئەوانە پیشەگەرن بە ناوی بەرگی مەلایەتیەوە ئیتر ڕۆژانە نانی نان و ڕۆنیان لەسەر ئەم سیحر و سیحرکاری ژنانە بە خەڵکەکەی ئێمەش هەمووی گرفتارە گرفتاری حکومەتی گەنداڵ گرفتاری بێموچەیی گرفتاری نەبوونی کار کاکە گرفتاری کۆمەڵە نەخۆشی چەندی پارە پەیدا دەکەی یاخوا نەخۆشێک مناڵێکت نەخۆش نەبێ عیادەیەکت هەمووی دادەنێەوە یا وەڵڵە ژیان ناڕەحەت دەبێت جا ژیانی کێمان هەیە گرفتی نەبێ هەمووی بیر دەکەین ئەمە دیارە سیحرە ئەچێ لای ئەم دین فرۆشانەش ئەویش یەکسە بۆ دەڵێ ئەمە کەسێکی نزیکی خۆ دیارە سیحری لێ کردووی ئەمە ناحەزت هەیە جا کێیە ناحەزی نەبێ گورە هەموو بەداخەوە گومانمان لە یەکتر هەیە بەداخەوە کە دەبێت دڵی موسڵمان زۆر پاکتر بێلەوە خات و باخان لەم برای خۆتی وەرگرە خوشتی من وەڵڵی سیحرتان لێ نەکراوە بەڵام ئێوە کە لە کرێچین لەم خانوەدا کاتێک کە جەنابەت چوویتە ئەم خانەوە هەر کەوتویانە دوو ژنی تریش لەم ژوورەدا لەم خانۆدا تەلاق دراون بڕواتان هەبێ یەکسە گومانت بۆ دروست دەبێت ژیانی مرۆڤ وەکو ئەشکەوتێک وایە کاتێک کەوا تۆ لە ئەشکەوتێکا لە بناری شاخێکە هاوارێک بکە هەمان قسەت بۆ دێتەوە تۆ کە چوویتە ئەم خانووەوە یەکەم جاروانە بوون بە دڵنیایەوە لە خانوویەکی سیمەتریدا لە ژوورێکە یەک ژیانی مرتاح و بە شۆربایەک وەکو جەنابەت دەڵێ ژیانێکی زۆر خۆشتان هەبووە چونکە گرفتی دەرونین نەبووە کە چوونە ئەم خانووە و باسی ئەوە کراوە دوو ژنی تریش لەم خانۆدا تەلاق دراوە و ئینسان کاتێکە ئەم شتانە دەبیستێ لە مێشکی خۆیان دەڵێ دیارە سیحرە یان لەوە چە خوانەناسێک بە جەنابتی وتوێتی وەرەقێک لە ماڵدا دەدۆزرێتەوانێ هەمووی زەڕب و ناقیس و بێسوود و بێکەڵک سیحر بابە جیاوازە سیحر ساحر علمە وەساحر لەخوا بەزێوە لە کوردستانە هەر زۆر دەگمەن باوەڕ ناکەم هەر هەبێ ئەوەی تری هەموو فاڵچی و نوشتە نووس شتیوان هەر هیچیان تێبەستە نییە ئەوەندەتەوە کولت لەسەر خوا هەبێ هەر کەسێک بەڕاستی ومن يتوكل على الله فهو حسبه هەر کەسێ بڵێ خوا تەنها پشت و پەنام بە تۆ بەستووە فهو حسبه خوات بەسە واللهی خوا دەتپارێزێ بە بەڕێستان دەڵێم 100 بارەشم کردوێتەوە و ئێستاشی دەڵێمەوە خات و باخان تۆش و هەموو بینەرانیش هەموو بەیانیان سێجار سوڕەتی قل أعوذ برب الفلق سێجار قل أعوذ برب الناس سێجار قل هو الله أحد بخوێنە کە تووشیە سەر جێگای خەوتن لەو سەرەوە مەخەوەیکی سێجاریان بخوێنە والله پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ فەرموویەتی بەستە بۆ هەموو شتێک هەموو سحری دنیا لێ بکرێ کاریگەری لێن ناکە کە لێشن نەکراوە بەڵام ئێوە خوشکە باشەکەم مادام لەم خانوودا 6 ساڵ ناڵی خۆشیتان نەخواردەوە ئەوە خانووی خۆتان نییە هەر کرێچین والله ئەم خانوو بگۆڕن ئەگەر لەگەڵ مێردەکە تا خوان دەخواستە لەسەر من مەیکە بە مشکیلە لەو دەختانەدا کە باشن ئەلحەمدولیلا ژیانتان خۆشە حرمە لە نێوانتاندا هەیە مێردەکەت ئارامە بە چپەیەکی بە سۆز و بە زمانێکی شیرینەوە پێی بڵێ پیاوەکە واللهی بۆ خۆشەویستی تۆ ماڵ و مناڵ دەڵێم با ئەم خانووە بگۆڕین خۆی ئەمە هەر کرێچین واللهی لەوە ئەچێت لە شوێنێک کە خوای پەروەردگار ڕزقمان زیادکە قەیچێکە دەچینە گەڕەکێکی تر ئەچینە شوێنێکی تر ئەچینە شارێکی تر بەڵام بەخۆشی بە مێردەکەتی بڵێ لە کاتێکا کە بینتان خۆشە والله خوشکە باخان ئەگەر بە قسەی برای خۆت بکەی ئەم خانووە بەجێ بێڵن بەتایبەت کە ئێوە کرێچین یعنی خانووی خۆتان نییە بڵێ زەرەدێکم لێ دەکەوێت کەلوپەلەکان کۆکەنەوە بچنە خانوویەکەوە دڵ و دەرونی خۆشت پاکەوە لە برای خۆتی وەرگری ئێوە سیحرتان لێ نەکراوە مشکلش لە ماڵە هەر دەبێت کێشەی نێوان ژن و مێرد وەکو خوێی چێش دوایە ئەبێ ڕۆژان ئەو چێش خوێ نەبێ چێژیانەکەمان ناڕۆ بەخوا ئێمەش هەمومان دەمە بۆڵەشمان دەبێت بە ماڵەکەی پێغەمبەری ئەکرەمەوە صلی الله عليه وسلم پێشەوە و نوری چاومان لە ناو ماڵەکەیە لەگەڵ ئەو خاتوونە بە ڕێزانی هاوسەریدا تووشی کێشە بووە و عاجزی بووە و قورئان هاتۆتە خوارەوە ئەمە هەموو پێمان دەڵێ ئێوە مەزانن ژیانی ئێمە بەهەشتیە هەمومان دەمەبۆڵەیەکمان دەبێت بەڵام بەچی کێرەکە چارەسەر دەبێت هەر کە مێردەکەت چوە دەرەوە دڵی خۆت پاکەوە کە هاتەوە لە مەدخەلەکەەوە بەرەو پیری بڕۆ بە خێراتنێکی گەرمی لێ بکە بڵی یەخوا بەخێر بیتەوە هیچ لە دڵی خۆتان مەهێڵە پیاویش کە بەیانی بە عازی ڕۆشتە دەرەوە ئێوارە کە هاتەوە بە ئەم غەرەز و بغزە لە دڵی خۆیان نەهێڵە هاتەوە بڵێ سڵاوی خوا لێبێ سەلام عەلەیکم هاوسەرە خۆشەویستەکەم تەوقەیەکی گەرمی لەگەڵا بکە بڕواتە نەبێ ئەو ماڵە شەیتان لێ دەڕواتە دەرەوە سیحر و جادوو چییە قەت ناتوانێت لای ماڵی موسڵمان نزیک بێتەوە بە ئیزنی خۆی پەروەردگار خوا دەتان پارێزێ ئەو سوڕەتانەش کە پێم وتن بەیانیان و ئێواران خۆشت و هاوسەریشت بیخوێنەکە ئێوە خەڵکی دیندارن بەڵام ئەگەر گونجا لە توانای مادیتان هەبوو شەرنی ئەمڕۆ بێ بیکەنە بەرنامەوە خانووەکەتان بگۆڕن ئینشاءالله خوا دەرگای خێرتان لێ دەکاتەوە بینەرانیش هەموو پیان دەڵێم ماڵی باخان خان و هەموو ماڵی ئیماندارن بە دوعای خێریان بۆ بکەین بۆ خۆشمان یا ڕەبی خوا ئیسلاحی ماڵەکانمان بکەیت خوا ئاژاوە و شەڕ ناکۆکی نێوان ژن و مێردەکان کۆتایی پێبێ بە خێر و خۆشی و حرمەت و ڕێزەوە ئینشاءالله تعالى باوکی ڕێبین دەفەرمووی ماوەیەکە عەسەبیم کاک حاجی
مادەم تۆ حەجی ماڵی خوات کردووە عمرەت کردووە کەسێکی دیندار و خواناسی دڵی دوای دروستکردنی ئەو خانووەوام لاتەوە ئەو پەیوەندی بە خانووەوە نییە خانووەکە ئەلحەمدوللا شکر خانووی خۆتە هەزار جار سوپاس بۆ خوا کە کرێتینی حەمد و سەنا بۆ خوا دەفەرمووی کێشەی مادیم نییە چونکە زۆر جا ئینسان کە عەسەبی دەبێ قەرزاری تەلەفۆنت بۆ دەکرێت لە تاوی قەرزەکە پەلاماری ماڵ و مناڵت دەدەی تۆ هەر لەگەڵ ماڵ و مناڵە ئەڵێ لەگەڵ خەڵکی شاوام لێ دێت تەحەممولم نەماوە گوێ لە قسەکە بگرم هەز دەکەم پەلاماری کەسێک بدەم ئەم بابەتە بابەتێکی هەم ئاینیە هەم دەروونناسیە وەکو ئاینەکە من پێت دەڵێم ئینشاء الله گوێ لە فەرمودەی پێغەمبەر بگرە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی إنما العلم بالتعلم وإنما الحلم بالتحلم کاک حاجی باوکی ڕێبین پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرموویەتی زانست بەخوا فێرکردنە هەر یەکێک لێمەکە لە دنیا هاتینە سەر ئەم زەوێ نەمانزانی قەڵەم بگرین نەمانزانی بنووسین چوینە قوتابخانە چوینە حجرەی فەقێهەتی بەردەمی مامۆستا سەدما و گەرماکێشتن تام بوو مەمەلا تۆ بووی بە فڵان کەس ئەو بوو بە دکتۆر ئەو بوو بە مامۆستا ئەو بوو بە پارێزەر زانست بە هەوڵدانە بۆ فێربوون ئەبێ هەوڵ بدەی ئەبێ ماندووبی وإنما الحلم بالتحلم و نەرمونیانیش بەخۆ ڕاهێنانە وەڵا برا منیش بۆ خۆم کابرایکی ئەوەندە لەسەرە خۆ نیم منیش دەوێت تووڕە دەبم بەڵام یەکشل لە ژیانی خۆما وەکو فاتح ئیسیفادەم لێ کردووە و مێدەوارم تۆش ئیسیفادەی لێ بکەیت ئەتەوێت تووڕە بی لە شتێک بەس تەنها 30 چرکە مەیگەێنە 60 چرکە نمەیگەێنە دەقەیەک بەس 30 چرکە ئێستا کاتژمێرە بەرامبەرمانە کاتژمێر بوەستە 30 چرکە من ئەمەوێت لە جەنابەت لە کاک حاجی باوکی ڕێبین تووڕە بم دوو لە ڕووی جەنابەت بەس 30 چرکە سەبر بگرە بڵێ دوای ئەم 30 چرکەیە شەر بێت چی لە ناخما دێڵێ وڵای دوای 30 چرکەکە نایڵێ ئەو 30 چرکەیە لە ناخی خۆتا فێری سەبر دەبی خۆت ڕابێنە کاکە حاجی بەس 30 چرکەدا بنێ یعنی نیو دقەکە ویستە لە خێزانت تووڕەبی لە منداڵەکانت تووڕەبی لە هاوڕێکە تووڕەبی دەنمی خۆت بگرە بڵێن تا 30 چرکەی تر نایڵم دوای 30 چرکەی تر چل ناخما بە هەڵی دەڕێژم دڵنیا بە دوای 30 چرکەی تر ئارام دەبیتەوە ئەمە ڕۆ ئاینەکەی دڕۆی دروستیەکەی من پێم باشە کاکە حاجی مادام ئەوە مەسافەی ساڵانێکەوە دوسێ ساڵێکەوە لێ هاتووە ئینسان هەموو لەشی هۆرمۆناتە کە منی مامۆستای ئاینی ئەم بابەتانە نازانم ئێمە دەبێت ڕازگۆ بین لەگەڵ هاو نیشتیمانیانی خۆماندا لەگەڵ موسڵماناندا ئەمە پێویستی بە دکتۆرێکی دەروونناسە دکتۆری دەرونی لە وڵاتی ئێمە بە هەڵە خەڵک لێ حاڵی بووە کاڵی سەردانی دکتۆری دەرونی بکە خەڵک وەزانن نەعوذ بالله خوا پەناماندا ئینسان شێت بووە نەخێر دکتۆری دەرونی منی مامۆستای ئاینیش زەرورە سەردانی دکتۆری دەرونی بکەم جەنابی شت کاتێک کە دەزانی عەسەبیەتەکەت یەکجار زۆرەوە ساڵی بەسەرا تێپەڕیەوە بۆتە 2 ساڵ و 3 ساڵ هیچ عیبەیەکی تێدا نیەت پسپۆڕێکی دەروونناس کە دکتۆرای هەیە لە نەخۆشیە نەفسیەکاندا دەرونیەکاندا دەچی برا خۆمەشێتی نییە ئەچم بۆ لای پشکنینێکت بۆ دەکا گوێت بۆ دەگرێ لەوە ئەچی هۆرمۆناتەکەی جەستە تێکچوو بێ ئەمە هۆرمۆنمان هەیە لەسەر گورچیلە هەر تێکچوونی هۆرمۆنەتەکانی سەر گورچیلە جگەر فڵان شت کە ئەوە پسپۆری دکتۆرەکانە بە من زیاتر قسەی لێ نەکەم تێکچوونی هەر هۆرمۆناتێک لە لەشی ئێمەدا لە پیا و لە ژندا تووشی عەسەبی بوونمان دەکا تووشی بێتەحەممولیت دەکا جار هەیە بەڕێزم بە یەک پارچە حەب چاک دەبیتەوە بە بەکارهێنانی یەک شروع چاک دەبیتەوە جا ئینسان کاتێک کە دەڵێت تا مەقاشەوێ دەستی خۆت نەسووتێنی بە کاک حاجی برای خۆم باوکی ڕێبین بڵێم کاک حاجی جان ئینشاءالله هەوڵ بدە یەکەم جا و ڕێنمایی کە من کردمی هەموو قسەیە کە ویستت ڕەتفعلت هەبێ بەس 30 چرکەدان بە خۆتا بگرە دڵنیا بە دێتەوە خوارەوە جێچەکەت دێتەوە خوارەوە ئەوان دەبیتەوە من خۆم زۆر سوودم لەوە بینیوە دووەمیشان برا خۆشەویستەکەم سەردانێکی دکتۆرێکی دەروونناس بکە و ڕێنماییەکانی جێبەجێ بکە و پشکنینت بۆ بکە مێدەوارم لەوە چێ بە یەک پارچە حەب هێور بێتەوە و عەسەبی بوون زۆر خراپە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کاتێک پیاوێک ئەوەکو جەنابەت گرفتی عەسەبی بوونی هەبوو تۆ داندەنەی ئەمە عیبە نییە ئەمە فەزیلەتەکە ئینسان بڵێ من ئەم عیبەم تێدایە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاڵم وایە فەرمووی لا تەغضب وەسیەتم بۆ بکەس چی بکەم فەرمووی بەس ئەوەیە تووڕەمە بە تووڕەمە بم بەدەست خۆت نییە یعنی فەرمووی سەبر بگرە زوو هەڵمەچۆ پەنجەی خۆت بگەزە بە لێوی خۆت دانووسێ بە زمانی خۆت دابنووسی ئەوەندە هەڵمەچۆ جاری دووەم فەرمووی وەسیەتم بۆ بکە فەرمووی لا تەغضب بەس تووڕەمە بە جاری سێم فەرمووی لا تەغضب برام وەسیەتم بەس ئەوەیە ئاگادار بە لە عەسەبی بوون خۆت پارێزە چونکە هەرچی نەهامەتی بەسەر مرۆڤ دێ لە ئەنجامی تووڕەبوونە لە ئەنجامی عەسەبیەتدا جا ئێستا ئەمڕۆ چارەسەرەکانی دەرونیش هەیە وەڵا زۆر خەڵکم بینیوە ئەلحەمدوللا چارەسەری دەرونی وەردەگرێ مانگی پارچەیەک حەب دەخوا عیبی نەماوە زۆر بۆتە کەسێکی هێمن و لەسەرخۆ بە ئیزنی خوا ئەم ڕێگایانەش خوای گەورە پێی خۆشە و دینی ئیسلام ڕێنماییمان دەکا لە ڕێی دکتۆری دەرونیە و باوکی ڕێبین ئینشاءالله عیلاجی پێویست وەردەگری خوشکە باشەکەم دایکی ئیمان فەرمووی کاتێک کەس ستەمم لێ دەکات لەم حەسبی الله و نیعم الوەکیل ئێمە با ئاین وەک خۆی وەرگرین
هەر کەسێک ستەمێکی لێکردین و یەکسە بڵێن حەسبی الله ونعم الوەکیل خۆشتێکی زۆر چاکە خوایە تۆ حەقم بۆ بستێنی بەڵام هەندێک جاریش پێویست ناکە ئەوەندە خەڵک حواڵە بەخواکەین ئەو کەسی ستەمی لێکردووی ئەگە دەزانی گوێت بۆ دەگرێت ئەگە دەزانی کەسێکی لەسرە خۆیە ئەگەر ئەزانی مافەکەت دەداتەوە لەوەچی هەستی پێ نەکرد بێت بچۆ بۆ لێ بڵێ فڵان کەس وەڵڵاهی دڵی منت عەزیەتدا وەڵڵاهی ئەبوایە قسەی فڵان شت بەرامبەر من نەکردای وەڵڵا هەستم بە شکانی دڵی خۆم کرد گوێم لە شکانی دڵم بوو بۆ قسەی تۆ بەڵام تکایە با دووبارە نەبێتەوە ئەگە وتی وەڵڵاهی داوای لێبوردن لێ دەکەم تخوا گردنم ئازاکە وەڵڵاهی بە سەهو بە سەرما تێپەڕی تۆشمەڵە خوایە حەواڵە بە تۆ بی دەبێت برام خوشکەکەم یا ڕەبی 100 جا گرنەدا ئازابێ بەڵام ئینشاڵڵا جارە شەر وریای خۆت بە دڵی خەڵک مەشکێنە تۆ بووی بە مامۆستا بووی بەڵام ئەگە دەزانی گوێت لێ ناگرێ و هەر سوورێ لەسەر خراپەی خۆی و زیاتر دڵت دەشکێنێ و لەوەش ئەم قسانی بۆ بکەی بەگشتا بێ لە ماڵی خۆتەوە بڵێ حەسبی الله ونعم الوەکیل یا ڕەبی خوایە حەواڵم بە تۆ کرد تۆم بەسی خوایە بەسمی کە تۆ دیفاعم لێ بکەی ئەوە لەم حاڵەتەدا دوو شتەکان لێک جیاکەینەوە جار هەیە پێویست بەوە ناکە و هەموو شتێک دەبێ بڵێن حەسبی الله بەڵام لە نزیکی شەوە چارەسەرەکە بکەین و ببینە مامۆستا و ڕێنیشاندەرێک بۆ ئەو کەسێک کە ستەمی لێ کردوین ئەمانم پێ باشترە ئەگەر زانیشت بەرەو خراپتر دەڕوا و تۆ ناتوانی ڕوونکردنەوەی بدەیتێ و گوێت بۆ ناگرێ خراپتر دەبێ ذکری حەسبی الله ونعم الوەکیل بەخوا خوا بەسە بۆ هەمومان وەستەمکارانمان لە کۆڵ دەکاتەوە دەڵێ لە خانووەکەماندا دڵم تەنگە 3 ساڵ دەبێت 13 ساڵە تێداین 3 ساڵ دەبێ وام لێ هاتووە عەرزی جەنابیشت دەکەم دەکرێ ئینسان لە فترەیەکە حەسەن 3 ساڵ زۆرە وەڵای دایکی من بە قسەی برای خۆت بکەی وەکو بە کاک حاجی باوکی ڕێبینیشم وت تۆش مادامی ماوەی 3 ساڵێکە ئاوا لێدێ سەردانێکی دکتۆرێکی دەرونی بکە دەرون ناسێک بتبینێ زۆری احتیادی هیچ عیبەیەکی تێدا نییە بڵێ وەڵای دکتۆر لە ماڵی خۆماندا ئاوام لێدێ کاتێ دەچمە دەرەوە ئەوەش فەزلی خوایە ئەمەی تۆ نەخۆشیێکی قورس نییە هیچ نەخۆشیێکی وانە مادەم لە ماڵی خۆتان ناوای کە دەچیتە دەرەوە لە ماڵی براکەت لە ماڵی کچەکەت لە ماڵی خوشکەکەت لە ماڵی هاوڕێکەت لەوێ دڵ و دەروونت باش دەبێ ئەوەش بۆ خۆی چارەسەرێکە ئەو کاتانێک کە لە ماڵی هەستت کرد دایکی ئیمان لە ماڵی خۆتانە خەریکە دڵت تەنگ دەبێ تەسبیحەکەت بەدەستەوە بگرە زیکر خوێنەکەت بێنە بیکە زیکر ژمێرەکەت بکە پەنجەتەوە دەستکە بە زیکری خوای پەروەردگار زیکر بکە سڵاوەت لێدە ئەستەغفر الله بکە لا حول ولا قوة إلا بالله سبحان الله الحمد لله الله أكبر زیکری خوا بکە و وەرە حەوشەکە یعنی لە ژوورەکە لانی کەم وەرە حەوشەکە لە حەوشەکە کە خانووەکەتان دوو قاتە بڕۆ قاتی سەرەوە بە قادر مەکانە وەرەوە خوالەوە ئەگە هەر زاین دڵت تەنگە تا سەرێکی کۆڵانەکە بچۆ تا پارکەکە بچۆ تا حەدیقەیەکی نزیکتان بچۆ وەرەوە دڵتەنگیەکە نامێنێ ئەگەر زانیت بەمانەش هەرخرا یعنی هەروە دەبی ئینشاڵڵا تۆ ئەوە نییە سەردانێکی دکتۆرێکی دەرون ناس بکە ومێدەوارم بە خواردنی پارچەیەک حەب بە پشکنینێک چارەسەری ئەوەشت بۆ دەکرێت زۆریش ئاساییە هەر یەشێک لە ئێمە لەوانەیە منی جوابم جاری وا دەچیتەوە ماڵەوە لە ماڵ دڵت تەنگە کە دەچیتە ناو کۆمەڵە خەڵکی ترەوە دڵت خۆش دەبێت ئەوە شتێکی ئاسایی لە خۆتی مەکە بە نەخۆشی و زۆر بە قورسی وەرمەگرە پەنا بگرە بۆ ئەو کاتانی کە بێت تاقەت و گوێ لە وتارێک بگرە مۆبایلەکە دەرێنە گوێ لە قورئانێک بگرە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری درامایەک بکە کە بابەتە ئەخلاقی و بەڕێزیەکانی تێدا بێ سنوورەکانی نەبەزان بێ جاریوا بە بینینی فیلمێک مەشغوڵ دەبی بەڵام فیلمەکە شەرعی بێ و داپۆشراو بن و فیلمەکە خێزانی بێ و ڕووی تەماشاکردنی هەبێ و بنیاد نەربێ هەڵتەکێنەر نەبێ وەڵا تەماشاکردنی دراما و فیلمیش زاریوای ئیسفادی خۆی هەیە چونکە مەشغوڵت دەکا وا لێدێ ئەو خەموخەفەتانە ئەو بێتاقەتێت لە ماڵەوە لەبیر دەباتەوە إن شاء الله خوای گەورە ڕحم بەحاڵی هەموو لایەکمان بکە دایکی ئیمان دایکی محەممەد دەفەرمووی 42 ساڵ تەمەنمە و پیاوەکەم 43 ساڵە یا ڕەبی خوا تەمەن بەرەکەت بخاتە تەمەنتانەوە دایکی محەممەد و چوار منداڵەکانیشت تەمەن درێژ و پڕبەرەکەت بن و خوای گەورە ساڵحیان کە پیاوەکەت حەزی لە مناڵە وەڵڵا دەستی خۆش بێ حەزی لە مناڵە إن شاء الله حەمد و سەنا بۆ خوای گەورە کە تۆ تەندروستت فەرمووت تەندروستیم باشە شکر نەخۆشێکی وانیم کە تااقەتی منداڵم نەبێ تەنها گرفتەکەت شەرمە ڕاست دەکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەڵێ نافرەت کە منداڵەکانی گەورە بوون و تەمەنی چوە سەر و چلەوە منداڵی نەبێ باشە و یان عیبەیە من پێت دەڵێم نام پیاوەکەت حەقی خۆیەتی بە قسەی پیاوەکەت بکە وەکو مامۆستایەک وەکو برایەکی خۆشت خوشکی من دایکی محەممەد ڕێنماییت دەکەم مادام پیاوەکە حەزی بەوەیە چانێ پەلاماری ژنی دووەم نادا و پێشنێککە بێنەوە مناڵ بە خێزانی خۆی دەڵێ ئافرەت با مناڵێکی کەمان ببێ وەڵام مناڵی لەو تەمەنەیە خۆشە لە ماڵەوە مناڵەکانیش پێی شادمان دەبن من لەو بڕوایدەم ئەو مناڵە خیتام و هەمیسکون ببێتە باشترین مناڵ بە ئیزنی خوای گەورە ناوی خوای لێبێنە بە ئیزنی خوا بێدڵی مێردت مەکە و گوێ لە تەقالیدی هەندێشتی کوردەواری خۆمان مەگرە عیبەیە و عیبەنیە ئەوە پێوەستە بە خۆتانەوە خوا دەکا مێردەکە دڵی شادە و بۆ خۆت دڵ شادمان دەبێ و منداڵەکان پێیان خۆش دەبێ لە دەرەوەی مەدخەلی ماڵی خۆتان یاخوا هەموو خەڵک چ قسەیەکی دەکا هەر ئاوڕیشی وەمەدەوە
ئینشاء الله ئەو مناڵی کە دەتان بێ بە ئیزنی خوای پەروەردگار نێتی لێبێنە ساڵحترین منداڵت دەبێ و دەبێتە دارێکی پڕبەر بۆتان منداڵەکانی کە وردە گەورە بوون ئینشاء الله ئەوانی کچن شوو بکەن و ئەوەی کوڕن ژن بێن و بچنە ماڵ و حاڵی خۆیانەوە دوو بە دوو لەگەڵ باوکی محەممەدا بە ئیزنی خوا بەیەکەوە بمێنەوە دایکی محەممەد لەگەڵ باوکی محەممەدا بەیەکەوە دەبن جا ئەم مناڵە ئەمجا وردە گەورە دەبێت ئەوە تەمەتان دەچێتە پێشەوە ئەم تازە گەورە دەبێ خەمڕەوێنتان دەبێ بەرەکەتی ماڵتان دەبێ ئینشاء الله خوای پەروەردگار هەموو خێر و بەرەکەتێکتان بەسەرا دەڕێژێ با مناڵەکەت ببێ گوێ لە شەرموشتی خەڵک مەگرە بە قسەی شەرعی خوای پەروەردگار بکە هۆنیا خان وەکو دوا پەیوەندی دەفەرمی پیاوەکەم نەخۆشە 8 ساڵە شەکرەیەتی یا ڕەبی خوا شیفای بەخێری بۆ بنێرە بۆ ئەویش و بۆ ئێمەش و بۆ هەموو نەخۆشی مسلمانان ئەڵێ بێت تەحمولە فعلەن ئەوانەی شەکرەیانە تەحمولیان کەم دەبێتەوە ئەوە هەر شتێکی زۆر ئاساییە ئەم پیاوەی تۆ کەسێکی بەڕێزە هۆنیا خان خوشکە باشەکەم بەڵام شەکرەیەتی شەکرەکەی بەرزە 8 ساڵ لەگەڵیەتی تحملی کەم بۆتەوە تۆش بەدڵنیاییەوە هەموو ئافرەتانی ماڵی ئێمە هەموو ئافرەتانی کورد بەخوا هیلاکن و دوعای شەڕ دەکەم نادوعای شەڕ مەکە پیاوەکەت پیاوێکی پیاوانەیە هەر پیاوێک حەزی لە میوانداری بێ حەزی لە کۆڕ و کۆمەڵی ناوماڵ بێ ئەویش دەبێت بەڵام مڕاعاتی خێزانی بکە ئینسان سەیریکە بەقەدەر ئەندازەی ئەوەی کە خێزانەکەی بێزار نابێ بەڵام هۆنیا خان تۆ مژدەل لێبێ پیاوەکەت پیاوێکی پیاوانەیە پیاوی ناو پیاوانە دەبێت شانازی بە مێردێکەوە بکەی کە حەزی بە ماڵ و میوانداریە و مێردەکەی بەڕێزیشت مڕاعاتی حاڵی تۆ بکات لە سنوورێکا میوان بێنێتەوە کە ژنەکە تەحملی بکە کە بەرگەی بگرێ کە بواری تەندروستێکی ڕێگەی پێ بدە کە منداڵەکانی ڕێگەی پێ بدەن نابێ ئەویش لە سنوور بچێتە دەرەوە چونکە ڕێنمایی ئاینی ئیسلام وایە میوان بەرەکەتە و خێرە بە ئەندازەی ئەوەی کە ڕەحمەت بێ نەبێتە مای زەحمەت بۆ خێزانەکە بە تایبەت ئەرکەکەی لە وڵاتی کوردەواریدا هەمووی بۆ ئافرەتانە لە ماڵەوە بەڵام ئیشەڵڵا تۆ کە ماڵ و میوانتان هەبوو هەمووی بە ئەجر و پاداش بزانە لای خوا بەخوا هەر ئافرەتێک چایەک دەدا بە میوانێک پەرداخە ئاوی بۆ دەبا شەربەتێکی بۆ دەبا نان و خواردنی بۆ حازر دەکا وەڵڵی خوا هەر هەمووتان بە ئەجر و پاداش بۆ دەنووسێ جا تۆ لە قیامەتە ئەم هەموو بەقەدەر هەموو دەنکە برنجێک هەموو کتە گۆشتێک هەموو شلەیە کە لێن ناوە تای تەرازوی قیامەتی پڕ کردووە لە قیامەتا پێت دەڵێن ئەوە بەهۆی ئەو نان و خواردن و چاو ئاوە بوو کەدات بە فڵان میوانە و مێردەکەت بە سەربەرزی میوانەکەی بەڕێکردو و تۆش دوعای خێرت کرد ئینشاء الله ئەوە هەموو خێر و بەرەکەتە ئەوەی کە دوعای شەڕ دەکەی دوعای شەڕ خراپە ئینشاء الله گوناحبار نەبووی ئەوەی کە ڕۆیوە بۆ ڕابردوو خوای گەورە قەڵەمی عەفوی بێنە بەسەر تاوانی منیش و تۆش و هەموو مسلمانان و بینەرانیشدا بەڵام دوعای شەڕ باش نییە بە قسەی برای خۆت بکە لەمە دووە دوعاکان بگۆڕە ئەو پیاکاتی مێردەکەت تووڕە بوو عەسەبی بوو پەستی کردی میوانی زۆری بۆ هێنای بڵێ ڕەبی خوا هیدایەتت بدا یا ڕەبی خوا چاکت بکە دەی خوا ئیسلاحت بکە قەینا دەنگ هەڵبڕە بەڵام لە جاتی بڵێ وا بێ و خوا لە ناوت بەرێ و نەعوذ بالله خوای گەورە ئەم بارودۆخە ببڕێ و خوا بە زیادینەکان نا بە پێچەوانەوە بە هەمان تۆنی دەنگی ناڕازی خۆت بڵێ دەی یا ڕەبی خوا هیدایەتت بدا خوا ئیسلاحت بکە خوا چاکت بکە پیاوەکە ئیتر بەم شێوەیە هەموو دوعای خێرە بەڵکو ئامینی مەلایکەتی بۆ بکرێ و شیفای مێردەکەت بێ وەلەو عەسەبێتە ڕزگاری بێ بە هەمومان خۆ پارێزین لە دوعای شەڕکردن بە تایبەت لە ناو ماڵی خۆتدا نەوە خوا نەخواستەیەکێ لەو دوعانە گیرا بێ و ئینسان ماڵەکەی زیاتر وێران بێ بە هەمان تووڕەبوونەوە دوعاکەت بگۆڕە یا ڕەبی خوا چاکت کە خوا ئیسلاحت کە خوا هیدایەتت دا خوا چەندی ئەم دوعایە پێخۆشە و خۆشت هەز بە مرتاحی دەکەی ئێستاوەتە تۆ دوعا شەڕەکەت کردووە یەکەم شتێک کە زەربەکەی لێداوی خۆتی خوشکە هۆنیە یەکەم شتێک کە ناڕەحەتت دەکا بەرخۆت کەوتۆتەوە ئەوە تا خەفەتی پێدەخۆی خۆت بە گونەهبار دەزانی شەیطان هانت دەدا نەفرەت لە شەیطان بێ با ڕەحمەتی خوا بێتە ناو ماڵەکانمانەوە بە تایبەت ئێستا مانگی ڕەمەزانە ئێستا ئەم مانگە 30 ڕۆژیە ئەم مانگە پڕبەرەکەتە با بکەین بە دەورەی خۆڕاهێنان هەل لە مانگی ڕەمەزانە بڕیار بدەین خوا لەبەر حرمەتی ئەم مانگە و زمانی بە ڕۆژومان شەوێت دوعای شەڕ بەدەممانەیە والله دوای مانگێک لێت دەبێتە خوو جارشکە دوعای شەڕ بەدەمتان نایە نەک بۆ جەناب بۆ هەمومان با خۆمان ڕابێنین مانگی ڕەمەزان بکەینە مانگی ئاشتەوایی ناوان خێزانەکان با بەرەو بەربانگ دەڕۆین ئێستا چەند خولەکێکی کەممان ماوە 20 دقەیەکی تر بانگی مەغریب بی پیرۆز دەدا ئێستا چەند خۆشە ئینسان ێوارە پیاوەکان کە لە مزگەوت ڕۆیشتنەوە بەڕوویەکی خۆشەوە ئەسەلام عەلەیکوم بکەن لە ماڵ و خێزانیان هەموو پیاوەکان تکاتان لێ دەکەم دەستخۆشی بکەن لە خاتوونەکانتان و خاتوونەکان ماندوو بوون بەڕاستی بخوا ئەجری پاداشتی گەوریان بداتەوە بە زمانی بە ڕۆژەوە خواردن بۆ خۆیان و مێرد و منداڵ ئامادە دەکەن میوانیشان جاری وایە دەبێت چەند خۆشە پیاوەکە دەستخۆشی لێ بکاتەوە پێشوە یەکەم پارۆنان بخوا بڵێ یا ڕەبی خوای گەورە پاداش بداتەوە ئافرەت یا ڕەبی دەستەکانت خۆش بێ خوا تۆمان بۆ بێڵێ خاتونانی بەڕێز ئێوەش
جگەر لەوەی کە خواردن دەکەنە گەدە و دەمی مێردەکانتانەوە بەڕووی خۆشتان بە زەردەخەنە بە دوعای خێر بڵێ یەخوا پیاوە کە تۆش بەخێر بێیتەوە یا ڕەبی ئەم سفرەیەمان هەر ڕازاوە بێ خوالەشی تۆش ساخکە ئەمە هەوڵ و ماندووبوونی هیمەتی تۆشە کە ئێمە سفرەیەکی ڕازاوە لە بەردەمماندایە بەخوا بەم سێ چوار قسە خۆشە هەرچی ڕەحمەت و بەرەکەت و مەلایکەتی خوا دێتە ئەو شوێنەوە هەرچی شەیطان و سیحر و جادووە هەمووی بار دەکا و دەڕوە دەبا ماڵەکانمان بکەینە کانگای خۆشەویستی و ئەوین بۆ یەکتر بە ئیزنی خوای پەروەردگار ئەو کاتە دڵمان مرتاح دەبێ و دوعا خێرەکانی کاتی بەربانگیشە ئینشاءالله دوعا بۆ منیش بکەن بۆ خۆتانی بکەن منیش دوعای خێرتان بۆ دەکەم یا ڕەبی تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بێ خوای گەورە ئەم تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژۆمان لێ قبول کە زەخیرەی قیامەتمان بێ بەرچاو ڕۆشنی دنیامان بێ مای تەندروست باشی و دڵخۆشیمان بێ کاتی بەرنامەکەمان کۆتایی پێهات هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم دوعای خێرم هەیە بۆ ئەم کوڕە گەنجانەش کە لەم بەرنامەیەدا لە کۆنتڕۆڵ و لە ڕووناکی و لە پەیوەندیەکان و لە هەر بەشێکە کەمان دوو بوون و بە هەمومان بەرنامەکەمان پێشکەش کرد خوای لێمان قبوڵکەی و لەشی هەموو لایەک ساخکەی زۆر سوپاس بۆ جەنابتان بۆ نامەکانتان بۆ پەیوەندیەکانتان و سوپاس بۆ ئەوانەشکەوە پەیوەندیان کرد بەڵام نەمانتوانی وەریگرین دەرفەتێکی تر ئینشاءالله هەمومان بەیەکەوە گفتوگۆ دەکەین والسلام عليكم ورحمة الله وبركاته.